خۆشەویستان بۆ وەڵامی ئەو پرسیارە ئێمە چی بکەین بۆی کاتێککە ئەچین مێشکمان بەکارەهێنین لە بارێکی باشا بێت. یەکێک لە شتەکان ئەوەی بەڕێزان ئامانجەکەی خۆت بیرکەوێتەوە زۆر باش. یعنی بۆ نمونە یەکسەر کۆتاییەکەی ببینیت. طبعاً استراتیژی ئەوەی کە هەستی بەکارێک لەگەڵ استراتیژی کەسێکی تر کە تااقەتی نییە کارەکە بکە ئەم جیاوازیە هەیە. استراتیژی ئەو کەسەی کە ئەڵێن ڕۆحسووکە و بە خێرایی ئەچێ ئیشەکەکە ئەوەیە لە مێشتیان کۆتاییەکەی خۆی لە کۆتاییەکە هاتوۆتە پێشچاو. بۆ نمونە یەکسەر لە پێشچاویەتی لە ناو هۆڵی وەرزشی وەرزشەکە. ئەمە استراتیژی ئەمە بۆیە کاتە سێری سەعاتەکەکە پەربەر خۆی گۆڕێ و ڕاکە بۆ قاعەکە. بەڵام یەکێکی تر کە ڕۆژی ئەڕوا و ناڕازان بۆچی ناڕوا بەبەروی استراتیژی مێشکەکەی ئەمەیە. ئەڵێ من ئەبێ ئێستاکە هەستم بچم ئەم جلانە داکەنم چلێکی کە لە بەرکەم لە وەرزشەکان بخەمە ناو جانتاکەم اینجا بڕۆم پێڵاوەکانە بێرم قەیتانەکە پیکەمەوە بیبەسم و گۆرەوی و نازانم بە قادرمەکانە بچم هەموو وردەکاری تەفسیلەکە ئیتر تۆ لەم وردەکاریە تووشی کەعابە ئەبی وەن هەڵناسی ئیشەکەت بکەی. بۆیە چ بۆ نووسین چ بۆ خوێنەوە. من بۆ خوێندنەوە زۆر ئیسفادەم لەمە کردووە کە کاتێ بمەوێ شتێ بخوێنمەوە ئیتر جاریوە وەزعەکە دروستێکە. بۆ نمونە ڕۆشتومەتە سەر تاشخانەیەک کتێب و گۆڤار و شت لە لایە کەوتوو منیش مۆبایلەکەم شەحنیتیانە بۆ هیچ نەبۆ خۆین پێوە خەریکەم باشە. ئیتر تەنها ئەو کتێبانە هەیە کتێبەکەم گرتۆ بەدەستمەوە بوارەکە بوارێ بووە زۆر لە منەوە دوور بووە بەڵام هاتووم بەم خەیاڵە ئایندەیەکم بۆ دروست کرد بۆ ئێستا دەست پێ بکەم. ئایندەکەشەوەی یەکسەر هێناوە پێشتای خۆم ڕۆژێک من سیمینارە پێشکەشەکەم لەم بارەوە یان ڕۆژێ من کتێبێک لەم بارەوە ئەنووسم. ئەم کتێبی کە من ئەی خوێنمەوە یەکەم جارە لەو بوارە کتێبێکی خوێنمەوە بەڵام بەم خەیاڵەوە ئەی خوێنمەوە. دروستکردنی حاڵەتەکەی ئایندە ئەم استراتیژیەت پێ ئەیە. ئەمە یەکەم. دووهەم باشترین شت ئەوەیە کە تۆ هەناسەی قوڵ وەرگری و چاوێ بخشێنی بە هەندێشتا. بۆ نمونە عادەتەن پێڕستی کتێب کە چاوی پێ ئەخشێنی یان سەرمەوزوعەکان یان بۆ نمونە تا کۆتایی سیرێکی ئەکی بزانی لە چی پێک هاتووە ئەمانە مێشکت ئامادە ئەکا بۆی لە کاتی خوێندنەوەکە تۆ ئەگەر جارجار خەیاڵیش ڕۆشت لاشعورت هەر بتوانێت معلومات وەرگێت. بەس لاشعور بەم شێوازە معلومات وەرناگرێت کە تۆ بۆ یەکەم جار ئەچی بە ڕێگایەکە و ئیتر ئاگاشت لێ نییە. بەڵکو یەکەم جار بە دووربینە تەماشای ڕێگاکە بکەی پاشان بڕۆی لاشعورت ئەگەر گەشت بە شتێک ئاگادار تەکاتەوە. بۆیە کاتێکە کتێبێک بۆ هەدەفی ئایندە و چاوێکیشی پیان خشاندووە لە ئەوڵ تا ئەخیری و ئەزانی بۆچی خوێنیتەوە لاشعورت دۆ حاڵتوو بۆ دروستەکە ئەگەر خەیاڵ ڕۆشت گەشتی بە شتێکی گرنگ خۆی خۆشی ئێنێتەوە بە بەرخۆتە. خواردنەکە بە دڵنیایی کاریگەرە. یعنی ئێستاکە بۆ نمونە من هەستەکەم برسیم نییە وەزعم باشە دەست پێ یەکەم بەڵام پاش 20 دقیقە نیو سەعات هەستەکەم تووشی برین فۆکە بم تووشی حاڵەتێکی سڕبوونی مێشکە بم. چی ئەەکەم؟ هەڵەسم چالاکیەکی 5-6 دقیقەیی ئەەکەم. مەرج نییە ئیسراحەت بەڕێزان مەرجێن دانیشی ئیسراحەتی مەرجێ بڵێ باڵ ئیسراحەتێ بکەم ڕداسێکم نا ئاسڵان یەکسە خۆمەکەم بە مەطبەخەکە قازانجی خێزانمە ئاوا سەیری یەکەم جاری وایە دووسێ پەرداخە بینم مناڵەکان دایاناون نەشۆراوە یەکسەر خۆیم پێوە مەشغوڵەکەم ئیشم. ئەمە من ئەم قاپە بۆ ئەوە ناشوم کە ئیشمەوە بێ قاپەکە بشۆم بەڵکو زۆر جار بۆ واکەم کە شتێکی جەستەیی بکەم شتەکە دیسان زیهنی نەبێ. تۆ دائنیشی سەیری مۆبایلەکەتەکە یاسی تەلەڤیزیۆنەکەی زیهنیە تەلەفۆنەکەی بۆ نەفەرێ زیهنیە بەڵام کاتی دانیشی قاپێک گەشووی یا مەسەرەن دوێنێ من تووشی هینە بووم حاڵەتێکە هایتر بێتاقەتە بی ئەوەن دەبانوە بی بەدەستی شەکەی خۆتەوە چوم خۆم مەشغوڵ کرد بە چیەوە دووسێ سەماعەمان هەبوو هێناومە قرتانومە وایەرەکەم خۆم سەماعەیە شتێکی یعنی شایانی ئەوە نییە تۆ کاتی بیتێ ئەمە چاکەیتەوە توانی سەماعەیەکی کە بکڕێت. ئەمڕۆ چاکم کردێتەوە زۆر زۆر چاک دەرچوویان تەسەوەرم ناکرد سەماعەیەکی گەورە بوو خۆم ناگرم چوم قرتانم تەلەکەی و هینێکم هێنا و بەستم و تاقیم کردەوە و شتێکی کەم لێ کردەوە بەستم بەوە ئەلمویم چاکم کردەوە.
چاکردنەوەی ئەمە بۆ دروستکردنی جەوێک بوو کە دابڕێ. بۆیە باشترینشت ئەوەیە کە دابڕانێک دروستکەی لە بینەکانە بە شتێکی جەستەیی. من هەرگیز لەگەڵ ئەوانیم کە بەشتی زیهنی دیسان پشوو بین بە زیهنمان، بۆ نمونە دانیشی بە دیار فیلمەکە وەڵا فیلمەکەش ببینی دوای هەرمانویت، دانشی تەلەفۆنکەی دەدەقە چارێکی تەلەفۆنکەی دوای دیسان هەرمانویت. بەڵام ئەگەر بێت و خەریکی شتێبی بۆ نمونە مێزێ بستڕیت بە ئیسراحەت، بۆ نمونە کورسیەک بڕخۆکانی تنکەیتەوە، من خۆم زۆر ڕقم لەو ئیشانەیە، یعنی ناخۆشترین شت ئەو ئیشە وردانەیە. بەڵام کاتێک کە خەریکی ئیشی زیهنیە بم پەنا بم بەر شتێکی ئاوە ئەکرێت چی بکەین؟ ئەکرێت هەندێک جۆڵەی وەرزشی بکەین. هەستی بۆ نمونە زۆر ئاسایی دەست بەرزکەیتەوە بەلاکانە، بۆ نمونە بڕیار بی تا 50 دانە ئەوە بکەیت. ئەمە هەموو ماسوولەکانی پشتت بەهێزەکەم بۆ خوێنەرێک بۆ کەسێکی ئیشی زیهنیەکە زۆر زۆر باش.